دیارە وشکە ساڵی لە گەرمیانە ئەم ساڵ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە ئێمە کوڕێکخرا و سەردانی لایەنە خوێندارەکانمان کردووە پێمان وا بوو دەبێت ئێستا وشکە ساڵی لە گەرمیانە ڕابگەێنرێ چکە ڕێژەی بارانبارین ئەم ساڵ لە گەرمیانە 170 ملیمە واتە کەمترە لە 120 ملیم کە بۆ گەرمیان پێویستی بە 250 ملیم هەیە بۆ ئەوەی تووشی وشکە ساڵی نەبێت و بۆی گرفتی بۆ دروست نەبێت. دیارە لە ئێستا لە گەرمیان وشکە ساڵیە ئێمە پێمان وا بوو دەبوو زووتر ئەم بابەتە ئەعلان بکرایە بۆی حکوومەت و لایەنە خوێندارەکان هەوڵە جدیان بدایە و کاریان لەسەر کەمکردنەوەی زیانەکانی بکە. ئێمە وەکو ڕێکخرا و هەڵساین بە ڕاگەیاندنی و دەبێ ئیشی لەسەر بکرێ. بەداخەوە وشکە ساڵی لە گەرمیانە کۆمەڵێک زیانی گەورەی دەبێت چکە دەبین هەل ئێستاوە بەشێکی زۆری لادێکانمان بۆی وشکبوونی سەرچاو ئاویەکانیان بۆی وشکبوونی بیرەکانیانەوە مەترسی چۆڵبوونی لێ دەکرێت و هەروەها بەهۆی فەوتانی بەشێکی زۆری دەخڵودانی دێمی بە تایبەتی لە ناوەڕاست و باشووری گەرمیانە کە ئەم ساڵ بەرهەمی نایە بەداخەوە گرفتێکی تری گەورەیە. دیارە ئەگەر حکوومەت هێرێن پلانی وردانە نێ بەداخەوە زیانەکانی ئەم وشکە ساڵی لە گەرمیان زۆر زیاترە بێت. زۆر باشە کاک ئازاد سەبارەت بە کاریگەریەکانی لەسەر کشت و کاڵ و بەروبوومی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان بە تایبەت سنووری گەرمیان کە لەوێ تا ڕادێکەش و هەوا گەرمترە و کشت و کاڵیش لەو سنوورەیە بە ڕێژێکی بەرچاو ساڵانە دەکرێت چ کاریگەریەکی بەجێهێشتووە؟ بە دنیای وەک ئاماژەم پێدا لە گەرمیانە نزیکەی 250 دۆنمجەوی کە ئەم ساڵ کراوە بە گەنم و جۆ یا دەخڵودانی دێم بەداخەوە ئەمانە بەرهەمێکیان نابێ بە ڕێژەی کەمبوونەوەی بەرهەمی جوتیارن ئەم ساڵ بە ڕێژەی 30% کەمترە بێ پێ و داتانێمە وەرمانگرتووە کەمترە بێتەوە بەرهەمیان. دیارە بەداخەوەمەیەکێک سەرەتا کاریگەری دەرکەوتنیە بۆی دەخڵودان بە تایبەتی گەنم و جۆ لە سنووری ئێمەیە و بە تایبەتی بۆ کشت و کاڵیش بەدڵنیایەوە بەهۆی کەمبوونەوەی کەمی بارانبارین و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو و کەمبوونەوەی ئاوی ڕووباری سیروان و هەروەها ئاوی ژێرزەوی لە سنوورەکە کاریگەری زۆریە بێت لەسەر کشت و کاڵ و لەسەر بە تایبەتی لەسەر لادێکانمان کە ئەو ناوچانەی کە ئاژەڵداری تێداکرێ ئەمە مەترسیە و زیانی گەورەی دەبێ بۆیە ئێمە ڕاپۆرتمان داوەتە ئیدارەی گەرمیان مەترسیان تا ئێستا کاریگەریەکان دەرکەوتوون کاگازات پلانێکی ورچماندانە بەدڵنیایەوە ئێستا ئێمە ئاگادارین لە لادێکانە خەڵک لە ترسی کەمبوونەوەی ئاوی ژێر زەوی و مەترسی وشکە ساڵی و ئەم ساڵ خەریکی چۆڵکردنی لادێکانن خەڵک هەیە لادێکانی چۆڵکردەوە بۆ ئێمە کاریەکی لە گەورەترین کاریگەریەکانی کە لە ناوچەکەی ئێمە هەیە ئەماژەمان پێدا کە دەخڵدان بەرهەمی نەبێ و لادێکان بۆی نەبوونی ئاوی خواردنەوە ئاوی ژێر زەویەوە بۆ ئاژەڵەکانیان ئەگەر ئاویان نەبێ بەدڵنیایەوە هەر لە ئێستاوە مەترسی چۆڵکردنی لادێکانمان هەیە بۆیە دەبێ ئیشی لەسەر بکە. ئێمە بەمە زانیارەیە ئێڵێم کە لە لادێکانمانە خەڵک بەرەو چۆڵکردن ئەچێ و مەترسی هەیە. باشە دەکرێت دۆخەکە لە ئاستێکدا بێت یاخود هێشتا دەکرێت کارێ بکرێ بۆ ئەوەی بەروبوومی کشت و کاڵی زیانەکانی کەمتر ببێتەوە کە بەهۆی وشکە ساڵیەوە ئێستا لە سنوورەکە وەک جەناب داماژەی پێیەکی کاریگەریەکانی دەرکەوتون حکومەت دەتوانێت چی بکە؟ حکومەت دەتوانێت پلانی بۆ دابنرێ هەندێکی هەیە هەنووکەیە کە بێ بودجەیەکی بۆ تاقام کرێ قەربووی بەشێکی زۆری و جوتیارانە بکرێ کە ئەم ساڵ بۆی وشکە ساڵیەوە زیانیان بەرکەوتووە بۆی بتوانێت ساڵانی ئایندەیە بەردەوام بن و بەردەوام بن لە دەخڵدانکردنیان و بەشێکی دابینکردنی ئاوی خواردنەوەی هەروەها ئاوە بۆ ئاژەڵەکان لەو لادیانەی کە بەهۆی کەمبوونی ئاوە ئێستا لادەکانیان چۆڵەکری هەر لێساوە پلانی وردابنرێ و دراسەیەکی ورتر بکرێ بۆ کەمبوونەوەی بۆ زانینی ئاستی دابەزینی ئاوی ژێر زەوی لە لادێکان لە سنووری دەوروبەری گەرمیانە بۆ ئەوەی بتوانین هەر لە ئێستاوە پلانی وردەبرن چارەسەر بکرێ. بۆیە هەندێک پلان هەیە ئێستا دەکرێت وەکوتم دابینکردنی بودجەیە و دابینکردنی ئاوی خواردنەوەیە و قەرەبووکردنەوەی ئەو جوتیارانەیە کە ئەم ساڵ زیانیان بەرەکەوێ بەڵام کۆمەڵێ کاری تر هەیە دەکرێمە ئیشی لەسەر بکرێ بۆ ئەوەی لە ساڵانی ترا ئەم مەترسیە ئەگەر وشکە ساڵیش ڕوویدا زیانەکانی کەمتر بێ. بەنمونەوە کۆمەڵی هۆکارمان هەیە لە گەرمیانە جا لە ئەوەی کەمی ڕێژەی بارانبارین هۆکاری ترمان هەیە بۆ کەمبوونەوەی ئاوی ژێر زەوی بەداخەوە دەبینین ڕێژەی لێدانی بیر لە سنووری گەرمیانە بە شێوەیەکی ئەشوایی زۆر زیادی کردەوە بیری تەجاوز زۆر لێ ئەدرێت کە ئەمە کاریگەری گەورەی هەیە و زیانەکانی لە ئایندەیە زیاتر دەرەکەوێ لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێر زەوی و وشکبوونی ئەو سەرچاو ئاویانەی بە تایبەتی لە لادێکانی ئێمە هەیە. هەروەها ئەوەی کە ئێستا لەسەر ڕووباری سیروانە گوزەرێ بەداخەوە یەکێکی تر لە هۆکارەکانی کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێر زەوی چونکە بەهۆی بوونی ئەو کارگانەی چەولمەوە بەشێکی زۆری ئاوی ڕووباری سیروان بەهۆی دروستکردنی گۆماوە بە هەڵمبوون تیایە ڕووەدا و هیچ سوودێکی ئەوتۆی نابێت جیا لە
لەوەش ئاوەکە هەروەها بێ ئەوەی هیچ سوودێکی زانستی لێ بێنرێ بەکار بهێنرێ بۆ شێوەیەکی باشتر بە فێڕۆ ئەچێ دیارە بەداخەوە ئەمانە کۆمەڵی هۆکاری ترن کە لە گەرمیانە بوونی هەیە وە کاری لەسەر نەکرا ئێمە لەگەڵ پشتگاڵی گەرمیان شاخسەمان کرد کە ئەمان دەبێت کاری جدی بکەن ئەم وشکە ساڵیم گەرمیان بە دەرفەتێک بزان بۆ ساڵانی ئایندە گرفتەکان و مەترسیەکانی وشکە ساڵی لە ڕوودانی ئەگەری ڕوودانی لە گەرمیانە کەمتر بکرێتەوە هەروەها ئەکرێ کار لەسەر بەنداوی باوەنور بکرێ بەنداوی بەردەسوور بکرێ بۆ ئەوەی ئەمانە کار لەسەر گلدانەوەی ئاو بکەنەوە بتوانێت بۆ کشت و کاڵی ناوچەکە سوودی لێ بێنرێ بێتە ئەوەی کە زیادبوونی ئاوی ژێرزەوی لە سنووری گەرمیانیشە. باشە کاگازات پێیوەست بە پلانی حکومەت جۆنا بەدامەژەتان بەوەدا کە تا ئێستا حکومەت پلانێکی ڕوونی نییە بۆ چارەسەری دۆخەکە لای خۆیەوە وتەبێژی وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕایگەیاند کە وەکو حکومەت وشکە ساڵیان ڕاگەاندووە لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان و ئاماژەیان بەوەدا کە ئەوان پلانیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی لە هەرێم ئێوە هیچ ئاگادارن کە پلانێک هەبێت ناوڕۆکی و پلانەتان لەبەردەستە؟ دیارە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە دوای لە گەرمیان وشکە ساڵیمان ڕاگەیان بەسپاسەوە تەبێژی وەزارەتی کشت و کاڵ کاکسێر حەمەکەریم هەر دوای کۆنگرە ڕۆژنامەوانێکی ئێمە پەیوەندی پێوەکردین داوای ئەو راپۆرتانەی لێ ئێمە کرد کە ئێمە ئامادەمان کردەوە تەسلیمی دارایی گەرمیانمان کرد بەڵێنیدا هەر ئەو ڕۆژەوتی ڕۆژی دواتر ئێمە کۆبنەیەکمانە بێ لە ئەنجومەنی وەزارت دواتر لەگەڵ پەرلەمانشا کۆی دەبینەوە لەسەرم بابەتە گفتوگۆی چڕ و ورترەکەین ڕاستی ئەنجامی ئەو کۆبوونەوەیەوە ئەو پلانی کە ئەوان داینەوە تا ئێستا لای ئێمە نییە بەڵام هەر ڕۆژە ئەوان هاتنە سەرخەتەوە بەڵێنەوەیاندا کە کاری جدی لەسەرکەین بەیوان ئەو پلانی کە ئەوان دایاناوە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووی بێتە سەرخەت چکە ناکرێت ئێمە چاوەڕوان بین لەمە زیاتر ئێمە پێمانەوە بوو ئێستش کاتەکەی درەنگە بەڵام ئێستش دەکرێت ڕێگری بکرێت لە زیادبوونی ئەو زیانانەی کە هەیەی لە سنوورەکەی ئێمەیە بودجە تەرخان بکرێ وە زووی و دڵنیایی بدرێتە جوتیاران کە خەرەبووە کرێنەوە و ئەو خەڵکی لادەکان دڵنیا بکرێنەوە کە ئاوی خواردنەوە ئاو بۆ ئاژەڵەکانیان دابی نەکرێ بۆ ئەوەی هەر لە ئێستا ئەوان بیر لە چۆڵکردنی لادەکانیان نەکەنەوە دڵنیایان پێ بدرێت کە ئەم ساڵ حکوومەت هاوکاریانە بێ و پلانی داناوە بۆ کەمکردنەوەی زیانەکانی. کەواتە هیچ پلانێک هەیە بۆ قەرەبووکردنەوەی جوتیاران بە تایبەت ئەوانێکی خاوەن ئاژەڵن و ئەوانەی کاری کشت و کاڵ دەکەن لە سنوورە جیاوازەکانی هەرێمی کوردستان هیچ بەڵێنێک دراوە بۆ مەبەستە؟ هیچ بەڵێنێک بەسە تەنیاوەیە بەڵێن بە ئێمەداوە لەسەرم راپۆرتانە ئیش بکەن و خۆشیان پلانیانەیە و کۆبنەوەی جدی لەسەر بکەن و بەڵێن بدەن کە ئایا ئەوانەی ئێمە پێشنی کۆمەڵی پێشنیارمان کرد و ئایا لەسەر پێشنیارانەی ئێمە یاخودخواان بەرنامەی تریانە بێ بۆ قەرەبووکردنەوەی بەدڵنیاییەوە ئەگە هەر کارێک بکرێت دەبێت قەرەبووی جوتیاران بکرێتەوە کاوانەی دەهڵدانەکان ئەم ساڵ بەرهەمینە بووە و خەڵکی ئەولادیانەی کە ئێستا زانیاریمانەیە خەڵ لە ترسی شکە ساڵی و کەمبوونەوەی ئەو خواردن و ئالیک بۆ ئاژەڵەکانیان فرۆشتنی ئاژەڵ لای ئێمە زیادی کردووە ئەکامە کارەساتی گەورە ڕۆدا ئەگەر بێت و ئاژەڵدارەکانی سنووری گەرمیان لادەکانمان ئاژەڵەکانیان بفرۆشن چکەوە مەترسی هەیە لە ڕووی ئاژەڵداری وە کشت و کاڵیەوە بۆ سنوورەکەی ئێمە بۆیە دەبێت قەرەبوو بکرێنەوە دڵنیایان پێ بدرێت کە حکوومەت هاوکاریانە بێ بۆ ئەوان هەوڵ نەدەن بۆ فرۆشتنی ئاژەڵەکانیان یان سڵەمینەوەیەک ڕوو نەدا بۆ ئەوەی لە ساڵی ئایندەیە بترسن لە ئەنجامدانی واکردنی دەهڵودان و گەرم و جۆ لە سنووری ئێمەیە بۆیە دەبێت قەرەبوو بکرێنەوە قەرەبوو گەر بە جۆرێک بێ دڵنیام جوتیاران خۆیان هەوڵەدەن بەشێکی هەڵەگرن ئەمە پرسیارەتە لەسەر خۆیان بێت. سپاس بۆ ئازاد ئەحمەد بەرپرسی ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمیان بە شوەی کە ڕاستەوخۆ لە گەرمیان و لەگەڵمان بووین.